یەک لە ئیشەکانم ئەوە بوو کە زیادبوونی شوێنەکانی مەساج لە هوتێلەکان لە کافتریاکان یاخود شوێنی مەساج کە بێ مۆڵەت شوێن هەیە کراوەتەوە ئێمە زانیاریمان هەبووە دوای ئەوەی کە لە حاڵەتەوە بۆ دیاردە کە ئەو شوێنانە بۆ مەبەستی تر بەکاردەهێنرێن واتە بۆ مەبەستی پزیشکی و چارەسەری سروشتی بەکار ناهێنرێن بۆ مەبەستی تر بەکاردەهێنرێن ئەوە بوو لە ڕێی داواکاری گشتی نووسراوێکم لە پەرلەمانەوە کرد بۆ داواکاری گشتی کە شوێنەکانی مەساج زۆر ڕوویان لە زیادبوون بووەوە بەبێ مۆڵەت و یاخود بۆ مەبەستی تر بەکاردەهێنرێن ئەوە بوو لە چەند ڕۆژی ڕابردوو کە دوای ئەوەی داواکاری گشتی نووسراوی بۆ وەزارەتی ناوخۆ کرد وەزارەتی ناوخۆش نووسراوی بۆ گشت ئیدارە سربەخۆکان کرد کە چاودێریەکی چڕی شوێنەکانی مەساج و کردنەوەی شوێنی مەساج بکەن کە ئایا بۆ چ مەبەستێک یا خودمۆڵەتیان هەیە بۆ چ مەبەستێک بەکاردەهێنرێن و ئەوەی کە مەبەست و هەدەفە بۆ چارەسەری سروشتی کە مەساج زیارە شوێنی مەساج هەدەفی لەکردنەوەی بۆ چارەسەری سروشتیە بەڵام بەداخەوە ئەو مەبەستە ناپێکێ هەدەفی تر دەپێکێ دوای ئەوەی کە مەکارمان لەسەری کرد نووسراو دەرکراوە بە ئومێدی ئەوەین کە زۆرینەی شوێنەکان ئەوانەی بکە بە مەبەستی تردا بەکاردەهێنرێن دابخرێن